مریشکەکان سەرقاڵی خۆراک و یاریکردنن. ئەم پشیلەیەش لە ژوورەوە پاسەوانی جوجەڵەکانە. خاوەنەکەی بە بۆنەی هاتنی وەرزی بەهار زیاتر لە 20 جوجەڵەی بۆ پشەهێناوە و ئەویش بە ڕۆژ و شەو پاسەوانیان دەکات. پشە ماوەی 2 ساڵە خوی بە بەخێوکردنی جوجەڵە گرتووە. ئەوانەی ساڵی ڕابردوو گەورە بوون. خاوەنەکەی بێ ئاگاداری پشە دەیکردنە ژەمێکی بە چێژی خۆی و خانەوادەکەی. بۆ ئەم بەهارەش ژمارەیەک جوجەڵەی دیکەی بۆ هێناوە تا بەخێویان بکات. جارێک جوجەڵەم هینان و مارێ دیتم غاری هات لۆیان هات باوەشی پێداگرتن گوتم وڵی دیارەوە حەزی لێ ڕۆلی دایکاتیان بۆ بژێڕێتن. ئەو پار بوو بەهارێ بوو. ئەو ساڕژ بەهەمان شێوە جوسکەی ئەوم لە بۆ هینانەوانی کوردینە. ئێستا زۆر چێژ دەبینم کە لە دەوام دەگەڕێم و زۆر مادیمە کە دێم دادەنیشم تەماش دەکەم هەم هیچ مادی بووینەکەم هەم مادی بکەم دەحەسێتەوە. زۆرم خۆشەوێتن لەبەرەوە پشیلێکی زۆر دەگمەنێ ینی یەکەم جارەوە بزانم خەڵک ببینیتن ئاشنایی بیتن کە جوجەڵە بەخێو دەکات. ئەتوانم ئێستا فەرقە قازی لە بنەوەش بەخێو دەکات بەس فەرقە قاز پسێک زەحمەتە لەبەرەوە دەستنە ناوێ ئەوەش دەچی لەناو ئایان دەردەینی پسێک زەحمەتە. ئەو زارەی جوسکەی کوردیمان لە بۆ هینایە. جگە لە پشە جەهانگیر 5 پشیلەی دیکەی هەیە، بەڵام پشە لەوان جیایە و ئارەزووی بەخێوکردنی جوجەڵەی هەیە و تەنانەت پشیلەکانی دیکەشی ڕاهێناوە زیان بە جوجەڵەکانی نەگەێنن. 6 پشیلەم هەیە بەرامەوە زیاتر خولیای ئەوەیە کە جوسکەی بەخێو دەکە. هیوایەتی وێ جوسکەیە قەت ئێستا جوسکەی لە کنی دانی ناخۆتن. ئەوە ڕۆژانە دێتن دەرکەیلۆ دەکەین و جوسکە لە غورفەمان کردێ دەستە نایەن تقریبای نیو سەعاتێکی باوەشان پێ دەگری زۆر زمانیان لێ وەکو ئەوەکەی خۆ تەحمولیان لەگەرەکە. دوایە دەرکەلی دەکەن و دێتە دەرێ شەوێژ عین لەگەریانەکەین و لەگەرەوان دەنویتن لەبەرەوەی تا گەرمیان کە. جەهانگیر دانیشتووی شاردەی هەریرە سەر بە قەزای شەقڵاوە. ئەو پۆلیسی هاتوو چۆیە. چەند ساڵێکە خۆراک بۆ پشیلەکان دابین دەکات و لە دەستی ئەو مرۆڤانە دەیان پارێزێت کە زیانیان پێدەگەێنن. لەم نێوەندەدا جەهانگیر کارێکی مرۆڤ دۆستانە دەکات کە پاراستنی ئاژەڵەکانە. یەکێک لە پشیلەکانیش پێچەوانەی دیدی زۆرینەی مرۆڤەکان ئەرچی بەخێوکردن و پاسەوانی و گەورەکردنی جوجەڵەکان لە ئەستۆ دەگرێت و لە بەرامبەر